بەڵێ دیارە ئەو کاتێک کە هەڵەبجە بردومان کرا من تەمەنم تەنها 5 ساڵ بووە. طبعاً بیری مناڵی زۆر کەس ئەڵێ بیرێکی تیژە، بەڵام بەداخۆ ئەو شتانەی کە تەنها لە بیری منان ماوەتەوە شتە زۆر زۆر ناخۆشەکانن. کاتێکە ئێمە لە ئەو کاتەکە بڕیارە بێ و خەڵکی هەڵەبجە هەمووی ڕائەکە، ئێمەش لە ماڵمان لە گەڕێکی مجەمەعی ئەنەبی جاران و شارەوانی ئێستا بێ، خێزانەکەمان هەموو بەرە و گوندی هاوار بەڕێکەوێت تەبعاً بە پێ ئەچنە سەر کەلی شنەروێ و لەوێوە دیسان بەناو گوندی هاوارا تێپەڕن. ئەوەی کە هەم بۆیان گێڕاوینەتەوە و هەم ئەوەیشی کە خۆم لە خەیاڵ ماماوە تەنها کۆمەڵە شتی ناخۆشە. بۆ نمونە کاتێککە ناتوانانی بەڕێگایە بڕۆی تۆ مناڵێکی و هیچ کەسێکیش نایپەرژێتە سەر حاڵی تۆ کە هەڵێگرێ ببا ڕزگارێکە لەو جا لە هەمووی ناخۆشترەوەی تۆ نازانی بۆ ڕاکەیت، نازانی ئەسڵەن ئەمە چییە یعنی بەسەر توایەت. ئەجا من دایکم بۆی گەڕاومەتەوە کات ینی هەر پێش ئەوەش کاتێ من لە پێش تازە لە دایکە بم دیسان هەر هەڵەبجە بردومانەکرێ و جارێکی تر ڕاکەنە چنە گوندی عەبابەیلێ. طبعاً گوندی عەبابەیلەیەکێکە لەو شوێنانەی کە چی جار بردومانی هەڵەبجە کراوە هەموو خەڵکی هەڵەبجە ڕۆشتە چۆتە ئەو گوندە. ئێمە دایک مەڵێ من هەر ئەسڵەن لەوێت تۆم داناوە مناڵێکی بچکۆلانە دام ناوێت لەسەر گۆڕێکە تا بیرم کەوتۆتەوە تۆم هەیە تۆ مێرولە تێیاوی بە مناڵی. یعنی ئەمە زروفی مناڵی ئێمە بووە لە ناو هەڵەبجەیە. دوای ئێوە ئێمە کە ڕائەکەین ئەچینە هاوار لەوێ ئەوەی کە زۆر بەبیرم ئێمە طبعاً هەمووی هەر پەلەقاژەی ئەوەی کردو چۆن لە مەرگ ڕزگاری ببێ. زۆر ناخۆشە یعنی ئەمبینی ئەو هەموو ژنە پیر و پەککەوتانە طبعاً ئاوێکی زۆر هەبوو یا بە چاوی مناڵی من ئەو ئاوە ئەوەنە زۆر بووە یان هیچ کەسێک هەر نەیەتوانی لی دەرباز ببێ.
پیاوێک تەنها بە کۆڵ ئەو ژنانی کە تەمەنیان هەبوو زۆر پیر بوون بە کۆڵ ئەیگواستنەوە بۆ شوێنێکی ئەمین مناڵەکانی هەموو ئەکردە سەر ملی ئەیگواستنەوە تاوەکو بتوانن یعنی ئەمە هەمووی بۆ ئەوەیە بوو کە ڕزگارێ بێ لە مەرگ. طبعا ناخۆشترین شتەکانن ئەوانن کە لە خەیاڵی منن بێگومان ئێستاش کە ئەچمە ئەو شوێنانە تەڕان ێستا بەرکەوتم لەگەڵ ئەو شوێنانە هەیە بینم شتێکی ئەوەنە گەورە و یاخود ئاوەکە ئەو منە زۆر نییە کە من بە مناڵی ئەو ئاوە زۆرە کە لە ترسی ژیانم یەکێک دیسان چەند نەفرێک بوونەتە هۆکاری ڕزگارکردنی گیانی ئێمە و لەگەڵ هەموو ئەوانەشە بیرمێت کە مناڵبووم یەک دووشت زۆر گرنگی پێدرا بۆ نمونە پەڕۆی تەڕ ئەوەی کە لە خەیاڵی منایە خەڵوز یان ڕەژوو و لەگەڵ ماست ئەم سێشتە زۆر ئێتیمامی پێدرا بۆ نمونە پەڕۆتەڕەکان یان هەموو ئەوانەی تر بۆەوە بوو کە لە کیمیاوی ڕزگارە بکە ئیتر من نەمەزانی کیمیاوی چی ئەسڵانە تا گەورە بووم و خۆم فامم کردەوە هەمووی بۆ ئەوە بوو یعنی پەڕۆی تەڕبە بە دەمڕوو چاوتا بۆی کیمیاوی ماست بە لە دەم و چاوە بۆ ئەوەی نەسووتێ هەموو ئەمانە کۆمەڵێک شتن کە لە مناڵیە زۆر تەرکیزی لەسەر کراوە و یعنی بە ئێستاشۆ لە خەیاڵی مناماون. ئەوەی بەبیرم بێ من شتێکی وام لە خەیاڵ نایە ئەگەر لە ماڵەوە خۆیان بۆ نەورۆز مناڵم ئەو نەمە ساتەکانم لە خەیاڵە شتە خۆشەکانم لە خەیاڵ نییە. بەڵام بیرمێت کە ڕامان کرد چوینە شێخان لە ئێران بیرمە لەوێ یعنی بەو هەموو نەهامەتیەوە خەڵک ئاگری نەورۆزی هەر کردەوە یعنی ئێمە ڕامان کردبوو لە وڵاتێکی تریش جێگەمان کرابووە لەوێ خەڵک ئاگری نەورۆزی یعنی وەکو دروشمێکی نەتەوەی وەکو دووبارە بوونەوەی ژیان پێچێ و کاتەوە بیریان کرد بێتەوە کە خۆشی دەربڕن بۆی کە ماویت ئینسانێک کە ماوە ئەبین ینی ئەم بینی خەڵک ئاگری کردوتەوە یعنی بەس بیرم نایە بە تەواوەتی ئەگەر ئێمە خۆمان ئامادە کرد بێ بۆ ئەوە بەڵام چوینە ئێران ئێمە لە ئێران لە ئۆردوگای سونغور لەوێ نیشتەجێ بووین دیسان لەوێش کۆمەڵێک نەهامەتی تر و دەردەسەری ترمان بەسەر هات لەوێ هەم دیسان گرفتە بوو لە ئاوی خواردنەوە گرفتە بوو لە خۆشۆرین بەڕاستی گرفتە بوو لە خواردن هەموو ئەمانە کۆمەڵی گرفتی تر بوون کە ئەسڵان کە لە ئێستاە هەر جۆرە یعنی هەتاوەکو ئێستاش خەڵک هەر متمانەی نییە بەردەوام کاڵێن لەو پەڕی دنیا شەڕەبێ خەڵک لێرە احتیاتی خۆیە کات بەوەی کە نەوەکو خواردن نەمێنێ چونکم هەموو ئەو نەهامەتیانەی بینیوە ئەزانێ ئەگەر هەر شتێک بێ کاریگەری لەسەر ژیانی ئەمە کات کاریگەری لەسەر ژیانی ئێمە دروسە بێ لەبەرەوە یعنی کە چوینە ئەوێش دیسان کۆمەڵێک شتی زۆر ناخۆش ڕوویە طبعاً وای لێ هاتی عنی هەموو بریندارەکان ئەو هەموو ماڵێکە بریندارێکی هەبوو ئەوانەی کە لەو تاوانە ڕزگاریان بوو برینار بوون ینی شتی زۆر ناخۆش لە هزری مناماوە ئێمە کە چوینە ئۆردوگای سونغور لەوێ کۆمەڵی خەڵک ئەوە نازان پێشوازیان لێ کردین بەڵام لە دابینکردنی خواردن قاب و قاجاق ئەوەی کە زۆر بە باشم بێخێرا پیکنیکیان هێنا و چایان دروست کرد بۆمان ینی ئەوەم باش بیریت دواتر هەموو کەس بوو بە خاوەنی خەیمەیەکیان نایە و لە ناو خێمەیەکان نیشتەجێ بووین هەر خێزانێک و خێمەیەکی هەبوو ئێمە لەگەڵ ماڵی نەنکم پێکەوە ئێمە باپیرم کاریگەری غازەکە لە سەری هەبوو لەبەرەوە زۆر نەخۆش بوو بە بەردەوامی نەخۆش بوو یەکێک لەو شتانەی کە بەردەوام کە باپیرم داوایە کرد داوای خواردنی سارد و بەستنی و ئەو شتانە بوو لەبەرەوە ئەبوو بە خێرایی بووی پیا بکەن چونکم تەسەورمان کرد کە غازەکە کاریگەری لەسەر بوو بێ و هەر بەجددیش لە ساڵی 1970 هاتینەوە سلێمانی لە ژێر هەر هەمان کاریگەریە لەوێ کۆچی دوایی کرد بەداخەوە و طبعاً ئەمانە لە خەیاڵی مناماون هەمویان و ناخۆشترین شتەکان ئەوە بوون
کاتێک کاچووی ئێمە مناڵ فێر نەبووین یعنی ببینین خەڵکێکی زۆر لە شوێنێکە خۆی بشوایان بە پەلەپەل و بە خێرایی و ئەبوو لە کاتێکی دیاری کراوە خێرا مثلەن دایکمان فریای ئێمە بکەوتایە چۆن هەمومان خۆمان بشۆین و ئەبێ دیسان جارێکی تر بگەڕێنەوە بۆ ئۆردوگا ئەمانە شتە زۆر ناخۆشەکان بوون بەردەوام لە هەوڵی ئەوە بوون چۆن بتوانن خواردنمان بۆ دابینکەن چونکم ئێمە هەمومان نەمانەتوانی خواردن و ینی پێداویستی خۆمانمان پێ بەڕێ ناکرا بەڕاستی لەبەرەوە خێزانەکەمان بەردەوام لە هەوڵی هەم پاراستنی ئێمە هەم دابینکردنی ژیان بۆمان بوون. لە ساڵی هەشتاونۆ هاتینەوە سلێمانی لە سلێمانی نیشتەجێ بووین بۆ فترەیەکی کەم دوای ئەوە بۆ نقڵیان کردین یان وتیان ئەبێ بگوێزنەوە بۆ ئۆردوگای بەرحشتر و ماوەیەک لە شاری عربەت لەوێ نیشتەجێ بووین و دوای ئەوە فترەیەکی تر لە هەڵەبجەی تازە نیشتەجێ بووین و لە دوای هەڵەبجەی تازە لە ساڵی نەوات کاتێکی تر خەڵک ئەگەڕایەوە بۆ هەڵەبجە جارێکی تر گەڕاینەوە و لەو شوێنەوە دەستمان پێکردەوە کە لێ ڕامان کردبوو. طبعاً هەموو خەڵک یعنی زۆر دڵی خۆش بوو بەوەی کە بگەڕێتەوە بۆ نێو خانوەکەی بگەڕێتەوە بۆ شوێنەی کە ژیانی تیا بەسەر بردووە. جارێکی تر هاتینەوە لە سفرەوە دەستمان پێکردەوە هەتاوەکو کۆڕەوەکە تا ساڵی 91 دیسان هەم ڕامان کردەوە و پاش گەڕانەوەمان دیسان ژیانمان دەست پێ کرد بەڵام ئەوەی کە من ئەمەوێ ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە بەداخەوە و شارە بینی ئێستا لە دوای ئەو هەموو نەهامەتیە ئەبینی ئەو خزمەتەی کە کراوە چۆنە وە چییە تەنانەت ڕاستە ڕێگایەکی باشیان بۆی بە شایستە نەبینیوە تاوەکو ئێستا هۆڵێکی نییە یادی 34 ساڵەی بردومانەکەی تیا بکاتەوە یادی قوربانیەکانی بکاتەوە تەنانەت وایان کردووە لەو شارە کە ئێستا بەداخەوە بۆ ئەم ساڵ کۆمەڵی قوربانیان کە نوێنەرایەتی کە سوکاری شەهیدانەکە و حکوومەت کە نوێنەرایەتی ئیدارە و حکوومەتی شارەکەکە طبعاً وا بڕیاریان ناوە کە ئومێ دەکەم تا 16 ببنەوە بە یەکوا بڕیاریان ناوە کە بە جیایادی هەڵەبجە بکەنەوە چونکە هەم بریندارەکان تا ئێستا چارەسەر نەکراون هەم کۆمەڵێک نەعەدالەتی هەیە و حکوومەت خۆشی بێبەری ناکەیانی ئیدارەی شاری هەڵەبجە خۆیان بێبەری نەکردووە لەوەی کە ئەم خزمەت گوزاریانە نەکراون برینارەکان هێشتا چارەسەریان نییە و نەخۆشخانەکەیان تەواو نەبووە ئەوە تا خەڵک لە شارەکەیە کۆچەکات ینی ناوشاری هەڵەبجە ئێستا خەڵکێکی لێ ڕوا بۆ شارەکانی تر لەبەرەوە لێرە دەسی بە هیچ شتێ ناگا بە هەزاران و کچ و کوڕی گەنجی دەرچووی زانکۆ بە بێکار لەو شارە ماوەتەوە ئەمانە وات لێ کات کە تۆ هەر لە کیمیابارانی هەڵەبجە بمێنیتەوە کە زۆر بەداخەوە ئەمانە ئەکرێ زۆر بە ئاسانی چارەسەر بکرێن و ئەکرێ حکوومەت خۆی هەر ئەو وعدانی کە لەو چەند ساڵەی یادی هەڵەبجە یاویەتی ئەیتوانی هەر ساڵە یەکێک لە وعدەکانی خۆی جێبەجێ کە ئێستا 34 پرۆژەی باش و جوان و پاکی هەبوو کە خۆی شانازی پێوە بکە بە یادی هەڵەبجە بکاتەوە تایە بەڵام بەداخەوە کە لەوانەیە منێکی کە ئەو کات مناڵ ئێستا خزمەت گوزاریەکانی ئەو شارم ببینایە قەت ینی هەست ئازارەکان و هەمووی لە بیر چوایەتەوە بەڵام ئێمە بۆ بیرمان ناچێتەوە لەبەرەوەی خزمەت گوزاریەکانمان بە پێی پێویستین هیچی بۆ ناکرێ هیچی لە یعنی تۆش هیچ شتێکی ناخۆش لە بیر ناچێتەوە یەک وەجهی تریشەیە ئەڵێن خەڵکی هەڵەبجە زۆر دایم ینی ناڕەزایی دەرەبڕێ دایم گازەندەی هەیە ئەگەر ئەم ساڵ هاتوویتەتە هەڵەبجە و پاریش هاتووی هەر گۆڕانکاریەک لەو شارە دیوە ئەو کاتە لۆمەی هەڵەبجەیەکان بکرێ بەوەی کە بەردەوام خەریکی گازندەکردنە هەر لە دەواازەی شارەکەیەوە بیگرە هەتا وەکو ئەم پەڕی کە ئێستا ئێمە لەو پەڕی شارەکەین هیچ خزمەت گوزاریەک نییە کە ئەسڵەن ئینسانێک دڵێ پێخۆشکە
بە مناڵی کاتێکە ئەو تاوانە ڕوویا لەوانەیە زۆر ئەقلم بە زۆر شت نەشکابێ بەڵام ئەمزانی لە هەنێ شت هەیە تۆ مەحرومەکرێ بۆ نمونە لە خوێندن کە بەشێکی زۆری خەڵکی ئێمە نەیتوانی بخوێنێ هەتاوەکو ئێستاش کە پێیان ئەوترێ نەخوێنەوار بەڵام من هەمیشە ئەڵێم کە ئەوانە زۆر لە ئێمە باشتر و خوێنەوارترن کە ئێستا خۆمان بە بڕوانامە دارەزانین یعنی تەسەورکە مناڵێک ئەو هەموو تاوانانە ببینێ ئێستا لە گەورەبوونیە ئەبێت لەوانەیە قەدری زۆر شت بزانێ یان لۆمەی هەموو مناڵانی تری ئێستا بکە کە هەموو شتێکیان لەبەردەسایە بەڵام بەجددی لە مناڵیە تۆ زۆر تاوانە بینی وات لێت کە ئەزانی لە زۆر شت مەحرومی لە یاریکردن ئەسڵەن من بیرم نایە لە یاریمان کرد بێت یعنی یاری مناڵانمان نەکردووە لەو سەردەمەیە هەتا ساڵی نەوەکانیش ئێمە هەر یاریمان نەکرد چونکم شتێک نەبووە ئەسڵان ئێمە لە ئابە ئەو شتانەمان نەبووە بەڵام کە ئێستا تاوانەکە بینی و حەجمی تاوانەکە و قورسایی تاوانەکە ینی بە چاوێکی گەورەیەوە سەیری تاوانەکەکە لەوانەیە و کاتە بۆ ئێمە تەنها بردومانێک بوو بێ و کۆمەڵە خەڵک تیاچوون بەڵام ئێستا کە ئیبینی ئەبینی چه قوربانیەک دراوە بەڕاستی خۆڕۆحی یەک ئینسان چەند بە قیمەتە هەتاوکو بگاتە 5,000 و هەتاوکو بگاتە 10,000 تر کە بەشێکی زۆری برینارەکان بەداخەوە ئێستا بەبێ چارەسەر سەرەنێنەوە ئەمە ینی حەجمی ئەم تاوانە لە هیچ شوێنەکە قیاس ناکرێ ئەمە گەورەترین جینۆسایدەکە بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە کراوە دیارە هەڵەبجە لە ڕووی ئەو تاوانەی بەرامبەری کراوە تەنها یعنی ڕاستە 1970 گەورەترین تاوانی بەرامبەر کراوە لە ساڵی 1970 بردومانی هەڵەبجاکرێ لە 1970 دیسان تاوانێکی بەرامبەرە کرێ و گەڕەکی کانێشقانە تەقێنرێتەوە و ژمارەیەک خەڵکی هەر لی ئەنفالەکەن چونکم بەشێکیان لێ بە زیندوو بە چاڵەکرێ ئەمانە تاوانن لە 1970 بە عینی جۆر ئێمە بە گشتی لە کوردستانە نەمانتوانیوە ئەم قەزیان نەتەوایەتیانە سوود لێ وەربگرین نەمانتوانیوە ینی وەکو هیچ وڵاتێک سوود لەمانە وەربگرین ئێمە بەردەوام خەریکین تاوانی تر دروسە بێ خەریکە بەردەوام بەداخەوە ئەوەنە بە ئەهمیەتیان ناگرین هەتاوەکو لە پرۆگرامەکانی خوێندنیشە زۆر بەکەم و کەسری باسی ئەم تاواناناکرێت کە بەرامبەر بەگەلی کورد کراوە ئێستا نەوەیەکی زۆر بێ ئینتیما دروست بووە ئەویش خەڵک هەموو بابەتە نەتەوایەتیەکانی بەستۆتەوە بە پرۆژەکانی حکوومەت و بە خزمەت گوزاریەکانی حکوومەتەوە ئەزانی نەمانتوانیوە ئەم تاوانانە بکەینە بەجددی بیان کەینە توێشوویەک کە بتوانین سوودیان لێ وەربگرین بۆ نەتەوەکەمان کە بتوانین کوردی پێ بەرەو پێش بەرین نەمانتوان و ئێمە تەنانەت ئەوە تا تەنها هەڵەبجەنیە و ئەنفالی گەرمیانیشمان هەیە باشە مەسەلەن بارزانمان هەیە توانی ومانە چی بکەین بە کۆی هەموو تاوانەکان کە بەرامبەر بەگەلی کورد کراوە ئەوەی کە زۆر گرنگە پێویستەکە ئێمە ئینتیمایی نەتەوەیی لە ناو تاکی کووردا دروست ببێتەوە جارێکی تر ئەمە ئەکرێت لە نێو باخچەی ساوایانەوە دەست پێ بکە چونکم ئێستانەوەیەک دروست بووە ڕاستە لەوانەیە زۆر جار بێ ئەمە لەبیلەوەی کە جارێکی تر بتانی هەوڵ لەگەڵ ئەم جیلابەی کە ئێستا لە ڕێگایە چونکم وەک خۆیان ئەڵێن نەک من خۆیان ئەڵێن ئێمە زۆر واعیتر و کراوەتر و چاوکراوەترین و سەیری وڵاتانی جیانەکەین بەڵام لە ڕوویەکی ترەوە ئێمە ئەبێت سەر لە نوێ دەست پێ بکەینەوە ئەمەش ئەرکێکی زۆر قورس و گرانە و ئەکرێ بە دەستە جەمعی کاری لەسەر بکرێ هەستی نەتەوایەتی جارێکی تر لای مناڵی کورد دروست بکرێتەوە بۆ پارێزگاریکردن و شکۆی وڵات بە هەستی نەتەوایەتی هەم ڕائەگیرێ و هەم دروستی شەبێت بە شێوەیەکی گشتی لاوازکردنی هەستی نەتەوایەتی هەستەکەم بە وەکو بڵێ بە دەستێک لە ناو خەڵکی ئێمە بڵاو بۆتەوە ئەویش بە شێوەیەک بێبەهاکردنی هەر شتێک
ئێمە لە ساڵانی نەوەکان کاتێککە یادی هەڵەبجا کرایەوە باوەڕکە هەر لە ناو دەشتێکە خەڵکێکی زۆر کشانۆیەکە کرا یەک دوو هونەرمەندە هاتن گۆرانییانەبوت بۆ هەڵەبجە باوەڕکە خەڵکێکی زۆر بێشمار هەمووی ئەهات لە چواردەوری ئەو مەسرحەی کە لە خۆڵ و پەڕۆ دروست کرابوو کۆ ئەبوویەوە ئەو کاتە هەستێکی تایبەت هەبوو بۆ هەڵەبجە یعنی وا هەر حەستە کرد بڕۆی طبعاً خەڵک ئەڕۆشت بەیانی هەتا ئێوارە لە شەهیدان ئەمایەوە بەڵام ئێستا نە شەهیدانمان ماوە بۆ ئەوەی کە خەڵکەکەی لۆکۆ بێتەوە نە ئەو ئیحساسەشیان لە لای خەڵکی هێشت کە یادی ئەم تاوانە بەرزڕاگرێ باوەڕکە خەڵکی هەڵەبجە لە ڕۆژی شانزێسێ نیوەی ڕاستی لە ناو هەڵەبجیان نامێنێ ئەڵێ من تااقەتم نییە دوو بەرپرس بێت و لە ناو شاری هەڵەبجە چوار قسەمان بۆ بکات و بەجددی دوایی خاوەنی قسەکانی خۆی نەبێ ئەوە نە بەڵێن درا بە خەڵکی و بەڵێنەکانیش جێبەجێ نەکران ئەمە وات لەیەکا کە تۆ هیچ حساسەکەی نەمێنێ هیچ زۆربەی خەڵکی هەڵەبجە ناڕۆن بۆ چالاکیەکانی شانزەی سێ ئەگەر چالاکیە کرابێت لە ساڵانی ڕابردووە خەڵک خۆی لێ ئەوە کردووە بەدەستی ئەن قەسواکەن یعنی واکەن کە مناڵ ئەسڵەن یادی هەڵەبجەی وەکو ئەوەی لێبێ ئەمەسەن ئەمە یادی هەڵەبجێ ئەمە یادی ئەنفالە و سبەی دوو سبەی ئەبێ خۆ یادی شنگال بکەینەوە و یادی مەسەلەن کیمیا بارانی غۆتەمان هەیە لە سووریا و مثلا کۆمەڵی شوێنمان هەیە ئێمە ئەبێ هەمووی ئەبێ بە سەردێڕ و مانشێتی ڕۆژنامەکان من بەداخەوە ئێڵێم کە خۆیان ویان کردووە لە خەڵکی کە دەسەڵات و حکوومەت واکە لە خەڵکی کە ئەمیادانە زۆر بێبەها بێ لە لای و هیچ گرنگیشی پێنایە چونکم بە شێوەیەک لە شێوەکان خۆیان هیچ جۆرە ئیتیمامێکیان نێشتۆتەوە تاوەکو خەڵک ئەم یادانە بەرزڕا بکرێ لەبەرەوە ئەوەی کە ئەمێنێتەوە خەڵکە ئەسڵەکەی ناو شارەکان و شوێنەکان خۆیانن ئەم یادانە لە یاد نەکەن وا لە یعنی سە بۆ نمونە لە ناو قوتابخانەکانی هەڵەبجەیە بەردەوام مناڵەکان وا ڕابێنن مثل نەمە خانەوەکەی عمەری خاوەر بووە ئەمە مۆنومنتی شەهیدانی هەڵەبجێ ئەمە گۆڕە بە کۆمەڵەکانی هەڵەبجەن کە ئێمە مثلەن من لە چەند ڕۆژی ڕابردووە ئیشێکم کردووە لەسەرم گۆڕە بە کۆمەڵانەی کە لە ناو هەڵەبجا کراون تۆ چۆنە و تاوانانە بیرەچێتەوە کاتێکە لە هەر لایەکی هەڵەبجە ڕێسە خەڵکێت یەت بۆ سەیران بۆ ئەم شوێنە بەڵام ئەمە هەمووی گۆڕی بە کۆمەڵە لێرە سەلەن لە هەڵەبجە ئێستا بە پێی دوایین ئامار 63 گۆڕی بە کۆمەڵ لە ناو هەڵەبجا هەیە بەڵام وەزارەتی شەهیدان بۆ خۆی بەش ینی 39 گۆڕی تۆمار کردووە کە ئەگەر بێت و دەست گیرۆیە و کەسانە بکرێن بۆ نمونونەکە لە نووسینی کتێبی گۆڕە بە کۆمەڵەکان لە دانانی ئەپێکی تایبەت بە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان کە لە ناو چواردەوری هەڵەبجە لەسەر شاخەکانی هەڵەبجە گۆڕی بە کۆمەڵ هەیە بۆ ئەوەی خەڵک بە ئاسانی هەموو کەسی ئەپەکەی لابێ بزانێت چۆنەچێتە سەر و گۆڕە بە کۆمەڵانە بەڕاستی لەوانەیە یەکێک بۆی گرنگ نەبێ زانی گۆڕە بە کۆمەڵەکان ینی چی ئیسفادەیەکی هەیە بۆ ئەوان بەڵام ئەمە مێژووە دەیتر خۆ ناکرێت لە یادیکەی کاتێک کە ئەو ئیتیمامی پێنایە کاتێ دەسەڵاتێک نایەت گرنگی بابم بابەتە کەواتە بێ قوربانی دەرەکان خۆیان و هەروەها خەڵکی هەڵەبجە خۆیان یاخود خەڵکی هەموو شوێنەکانی تری کوردستان کە قوربانیان داوە لە ڕاستە ئەبێ گرنگی بەم بابەتانە بە وەفتێک بێتە وڵاتی من قسەیەکی باو هەیەڵێ هەڵەبجە کوردی بە دنیا ناسان بەڵام ئەوەی کە زۆر من بەداخم بۆی ئەوەیە ئەی دنیا چی بۆ هەڵەبجە کرد ئەبێ چۆن هەوڵ درا خەڵکی هەڵەبجە لە ناو ببرێ ئەبێ دەستێکی بەهێزیش هەبێ
تا ئاوەدانی بکاتەوە. لەسەر درەختی